دکتۆر تەها ڕەسوول مرۆڤێک لە تۆحفەی مرۆڤایەتیەوە سەرچاوی گرتووە. ئەم پیاوە سەروەتی مرۆڤایەتیە، سەروەتێکی نیشتیمانی و نەتەوەییە، لەواڵی نووسەر بەڕێز هێمن بەرزنجی. مرۆڤ بۆ ئەوەی بمێنێتەوە دەبێت ببێت بەناو، بۆ ئەوەی ناویش بێت پێویستە تێبکۆشێت لە بەرامبەر بەخشینی کارە مرۆڤایەتیەکان. ئەو کاتە دەیکات بەناو ناوبانگی مرۆڤبوونی پێدەبەخشێت. دکتۆر تەها بەنمونە، دکتۆر تەها ڕەسوول ناوێک نییە ئەمڕۆ خۆی وەکو کاریزمایەکی بەخشەر دەرخست بێت، بەڵکو ساڵانێکی زۆرە لە پاڵ هەستکردن بە مرۆڤبوون و بەرپرسیارەتی دەستی داوەتە کارە بەخشەرەکان. فروخ قسەیەکی گرنگ و جوانی هەیە لەو بارەیەوە کە دەڵێت پێش ئەوەی هەر پیشەیەکت هەبێت گرنگە کە مرۆڤ بیت. دکتۆر تەها بەو پێڵدانگا پرانسیپی مرۆڤبوونی لە خۆیدا بەرجەستە کردووە. لای من کە دەمێکە دەیناسم هەر بە باوکی میهرەبانی کتێب و هونەردانانرێت، ئەگەرچی ڕنگدانەوەی تەواو و فۆکەسی لەسەر ئەدەبیات و هونەرە لەم پێناوەشدا زۆر زۆری کردووە. کەسێکی نیشتیمان پەروەرد و سۆز تەمپۆر بەبێ جیاوازی هەر کەسێک سەرکەوتوو بێدە هەر بوارێک ناوێکی درەوشاوەیە لە پشت کتێب و پەیکەر و بوارە ڕۆشنبیری و هونەریەکانەوە هەیە. لەگەڵ ئەوەشدا دەیان کاری بەخشندەیی کردووە، وەک بەخشینی سەبەتەی خۆرە، هاوکاری نەخۆشان و خوێنکاران و هاوسەران و کرێنشینان و لێقەوماوانی کردووە، لەگەڵ بەخشراوان و نابیستان و کەم ئەندامان و چین و توێژەجیەکانی کۆمەلگا پەیوەندیەکی باش و تونند و تۆڵی هەیە. لە کاتی کارەسات و ڕووداوە سروشتی و ناسروشتیەکاندا دەستی هاوکاری و مهری هەیە، وەک ساتی ئاوارەبوون و نەخۆشی کۆرۆنا و لافا و ڕووداوەکانی دیکەدا. دکتۆر تەها خاوەنی چەندین خوێندنگە و نەخۆشخانەیە، لاتان سیر نەبێت خاوەنی مزگەوتیش و کە هیچ کات باسی ناکات. بەڵێ ئەم پیاوە دکتۆر تەهایە کە لە واقعدا پیاوێکە زۆر کەم قسە دەکات، زۆر کەم دەگەڕێت، زۆر کەم حەزی بە پیا هەڵدانە، زۆر کەم لە مەجلیسی سیاسیەکاندا دەبینرێت. پیاوێکە بەقەت پانتایی نیشتیمانە، بەقەت بڵندی نەتەوەیی بڵندە، بەقەت تحفەی مرۆڤبوون مرۆڤە. ئەو بە کارەکانی زۆر جێگە دەگەڕێت، کارەکانی سەد هێندەی خۆی قسەی شیرین و سەنگینیان پێبوتن. پیاوێکە ناوی بەسەر پەیکەری جوانی ئەم شارەوەیە، لۆگۆیەکە بەسەر یەخەی دەیان نووسەر و هونەرمەندەوەیە. دکتۆر تەها لە بیری تۆ تێکۆشەر و خەمخۆران و مرۆڤە تێکۆشەرە فەرامۆشکراوەکاندایە. کاتێک ئەم وشانە دەبیستیت و دەخوێنیتەوە دەبێت ئەوە بزانیت کە بەندە نەبەرژەوەندی لە مێژینی لە موشانەدا هەبووە بۆ داهاتوو شکارێکی وەهام پێیەتی، بەڵکو لێی نزیک بووم و بە چاوی خۆم خزمەتە بێوێنە و بێوچانەکانیم بینیوە. ئومێد دەکەم ماندوو نەبێت، چونکە دەترسم ماندوو ببێت و دڵی بڕنجێت و بوەستێت. بەوەستانی ئەم پیاوە زیانێکی زۆر بەکای ڕۆشنگەری دەکەوێت، چونکە دکتۆر تەهایەکی دیکە وا ئاسان بۆ ئەم میلەتە هەژار و بێدەرەتانە دروست نابێتەوە. تەریقەت دەردی عشقم چارەخێن، هونەر و هونەر دۆستان لە گیانمانە خولیای هەیە، هەر بەو عشقەوە دائیمە لە خزمەت هونەرمەند و شاعران و دۆستانی ئەدەب و خاک و نیشتیمانم. ئەو جوانە چونکە لە خۆی نەبێت لە هیچ کەسێکی دیکە ناچێت. دەخوازم ئەوەندەی بە تەنگ ئەدەب و هونەری ڕۆشنگەری هەژارانەوەیە خوای پەروەردگار بەشێک لە تەمەنی بەندە ببەخشێت بە جەنابیان، تەنها بە خاتری خزمەتی مرۆڤایەتی. ئەم پیاوە سەروەتی مرۆڤایەتیە، سەروەتێکی نیشتیمانی و نەتەوەییە. سوپاسی ماندووبوونی دەکەین، ئومێد دەکەین قەدری گەورەی و مەزنی ئەم پیاوە بزانرێت.